گفتوگۆی زیاتر دەکەم لەبارەی و دۆخەی سلێمانی و بە تایبەت ڕاکەوتنەکەی یەکێتی و نەوەی نوێ بەڕێز چرا شەماڵ چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ هەر لە سلێمانیەوە میوانی ئەمەیە. چراخان بەخێر بێ بۆ کوردستان 24. ئەم ڕێکەوتنە چۆنە بینن؟ پێتان وایە ڕێکەوتنێکە لە زیندان و لە ژێرگ و شاردا کرابێ؟ سەرەتا سڵاو بۆ ئێوە بۆ بینەرانی ئازیزی کوردستان 24. بەر لەوەی باسی ئەوە بکەین کە ئایا ئەم ڕێکەوتنە لە ژێرگ و شارە بووە، لە زیندانە بووە، باس لە ڕێکەوتن ئەکەین. خۆی ڕێکەوتن لە دنیای دیموکراسی و لە دنیای سیاسیدا شتێکی ئاساییە. بەمەرجێک ئەم ڕێکەوتنە چی بێت لەسەر بنەمای بەرژەوەندێ باڵەکانی گەل بێت، لەسەر بنەمای بەرژەوەندێ باڵەکانی خەڵک بێت. بەڵام لێرەدا پرسیارە جەوهەرەکە ئەوەیە، ئایا ئەم ڕێکەوتنە خاڵەکانی بەو جۆرەیە یان نەخێر لە ژێرگ و شارە ئەم ڕێکەوتنە دەکرێت؟ ئێمە لە ڕابردوودا نموزەجی ئەم ڕێکەوتنانەمان هەبووە و شکستیان هێناوە. لە بیرمانەچێت لە 2016 ڕێکەوتنامەی دەباشان کرا لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕاندا. ئەوە بوو نەک هەر خاڵەکانی ئەم ڕێکەوتنە بە ئاوداچوو، بەڵکو بۆ هۆی ئەوەی کە بزوتنەوەی گۆڕان پێگەجەماوەرێکەشی لەدەستدا و ئێستا ئەبینین کە لە ناو ساحەی سیاسیدا بێتوای ئەم ڕێکەوتنە شەبێتە و چارەنووسەی کە بزوتنەوەی گۆڕان هەیبوو هەمان چارەنووس دووچارینەوەی هەمان چارەنووسی ئەبێت. ئەگەر لەو خراپتریش نەبێ هەمان چارەنووسی ئەبێ. ئەگەر خراپتر نەبێ باشتر نابێت. و ئەمەش چی دروست ئەکا؟ خاڵێک دروست ئەکات لە لای خەڵک، هێڵێکی سوور دروستەکە لەسەر بوونی ئۆپۆزیسیۆن لە هەرێمی کوردستانە. هەر 4 ساڵ جارێک کۆمەڵی شەخص دروست ئەبن لە ژێرناوی ئۆپۆزیسیۆنە، کۆمەڵی قسەی باق و بریق ئەدەن بە گوێی خەڵکە و هەروەها لە پیرۆزیەکانی ئەم نیشتیمانە ئەدەن و بەڵام دوجار لە ناو هێزێکی تردا ئەتوێنەوانێ. ئەمانە پێیان ناوترێ ئۆپۆزیسیۆن. و لە بیریشمان یعنی مەبەستەوەیە کە ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینە لە هەرێمی کوردستان نییە. ئەوانەی کە دێنە پێشەوە مەبەستیان ئەوەیە کە بگەن بە مەرامی شخصی و بابەتی تایبەتی بۆ خۆیان، نەک بەرژەوەندی گەل. سیستمی سیاسی هەرێمی کوردستان بەداخەوە ئەوەی من بینیومە و دەیخوێنمەوە خاڵیە لە بوونی ئۆپۆزیسیۆنی سیاسی. کەنە ئۆپۆزیسیۆنی سیاسی بۆ خۆی تەواوکەری هەموو سیستەمێکی سیاسیە، تەواوکەری کای حکومڕانیە. بەڵام ئەوەی دەیبینین کۆمەڵە شەخصێک چەند ساڵ جارێک دروستە بن، دوجار لەوەی کە دەبنە زەرمەند بۆ خاڵک و بۆ نیشتیمان و بۆ خەڵکەکەش دوجار دێن لەبەر ئەوەی هیچ بنەمایەکیان نییە و هیچ ئایدیایەکی دروست بوون. یان ئەمانە لە پێناوی چیدا دروست بوون؟ ئایا ئایدیاکەیان ئایدیای گیرفانە یا ئایدیای بەرژەوەندیەکانی خەڵکی کوردستانە؟ بە دووشتی زۆر زۆر جیاوازە. بۆیە بە بڕوای من تا ئێستا ئۆپۆزیسیۆنێکی سالم لە هەرێمی کوردستانە بوونی نەبوو و بەم ئاراستەیەش بە هیچ شێوەیەک بوونی نابێ. دوجار بینە سەر ئەوەی کە ئەوەی لە ئێستادا ئەکرێت جەمسەربەندی سیاسیە. تۆ دێیت بۆ ئەوەی بوونی خۆت هاوتا بکەیتەوە لەگەڵ هێزێکی سیاسی کە خەڵک متمانەی پێداوە کە هێزی یەکەمە لە کوردستانە و ئیستحقاقی هەڵبژاردن وای کردووە کە ئەم هێزە بێتە هێزی یەکەم لە کوردستانە. تۆ دەتەوێت بێت دژاتێکی کە ئەم دژاتیکردنە بۆ خۆی سەر ناگرێت وەکو نموزەجەکانی پێشووتری لێبێ. و لە بیریشمان نەچێ هێزی یەکەمی کوردستان کە پارتی دیموکراتی کوردستانە هەمیشە دەرگای گفتوگۆی واڵا بۆ هەموو هێزولایەنە سیاسەکان. بەڵام بەو مەرجەی بنەمای گفتوگۆکان لەسەر ئەقڵێتی دەوڵەتداری بێک، نەک لەسەر بنەمای پشکێنە و هەروەها چەق بەستووی بێت. باشە خات و چرانی لە هەموو بانگەشەکانی هەڵبژاردنە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ ئەو بانگەشەی دەکرد سوێنیە خوارد کە ناچنە دەسەڵات لەگەڵ ئەم حیزبانی کە ئێستا لە دەسەڵاتن ڕێک ناکەون و لەگەڵ ئەوان نابنە شەریک و تەنانەت هەڕەشەی لە سێدارەدانی خەڵکیە کرد لە بەردەم بەردەرکی سەرا. ئێستا دێر لەگەڵ یانە ڕێکەوێ ئەم ڕێکەوتنە هیچ گۆڕانکاریەک دروستەکە؟
خات و سنوور ئەم دوو حیزبە خاوەنی دوو دیدگای جیاوازن ئەمۆی کە لە ئێستا ئەکرێ وەکو پێم وتی شانۆیەکی سیاسیە و هەروەها تەکتیکێکە بۆ ئەوەی با هێزی یەکەمی کوردستان بڵێن لەبەر ئەوەی ڕازینین بۆ ئیستحقاقی هەڵبژاردنەی خۆی هێناوەتی بەڵێ ڕازی نییە من هۆکارێکی تری شەبینم بەتەواوەتی توانەوەی ئۆپۆزیسیۆنی سیاسیە لەناو ساحەی سیاسی هەرێمی کوردستانە بۆ ئەوەی جارێکی تر هیچ کەسێک دەست بۆ ئەوە نەبا لە ژێرناوی ئۆپۆزیسیۆنە قسە بکات و قسەی گەورە گەورە و خەیاڵی گەورە گەورە بەگوێی خەڵکی کوردستانە بچەپێنێت و هەروەها لە بیریشمان نەچێت سنوور خان دۆخی هەرێمی کوردستان یەک دنیا تەحەدی لە بەردەمایە ئێستا کاتی ئەوە نییە تۆ بێ دژایەتی دروستکەی تەڕەفی دژایەتی ئێستا کاتی ئەوە یەک کۆدەنگی نیشتیمانی دروستکەی چونکە بەم شێوە چەقبەستوەی ئێستا کە تۆ بێ بلۆکبەندی سیاسی دروست بکەی هەرێمی کوردستان بە ئاقارێکی زۆر خراپدا دەڕوات و هەروەها پێکێنانی کابینە دو ئەکەوێت کامە لە زەرەری خەڵکی کوردستان ئەوە هەروەها دەبێتە هۆی لاوازی هەرێمی کوردستان چ لە بەرامبەر بەغدا و هەروەها چ لەسەر ئاسی هەرێمی نوێدەوڵەتیش کەواتە یەکگرتنی نەوەی نوێیەتی نابێتە هۆی پێکێنانی حکوومەت بەڵکو دوکات ئۆپۆزیسیۆن ببێتەوە لە قسەکانی تۆ بەم شێوازەی کە ئێستا لە سلەیمانیەوە ئەم ڕێکەوتنە کە پێم وانێ ئەم ڕێکەوتنە پێشەوەی لەدایک بێت بە ئیفلیجی ئەوە لەدایک ئەبێت چونکە ڕێکەوتنەکە هیچ بنەمایەکی مێژووی سیاسی یان پاشخانێکی سیاسی نیە لە نێوان ئەم دوو دیدگا جیاوازە لە بەرەوەی یەکێتی نیشتیمانی کوردستان دیدگایەکی جیاوازی هەیە و ئەنەوەی نوێژ لە ژێرناوی ئۆپۆزیسیۆن کە دروست بووە دیدگایەکی جیاوازی هەیە بەم شێوازە ئەم تەشەنوجە سیاسیە دەبێتە هۆی دواخستنی پێکێنانی کابینێنێ و ئەمەش زیاتر بارگرانی بۆ خەڵکی کوردستان دروست دەکات و بەرژەوەندێ باڵەکانی گەلی کوردستان ژەخاتە ژێرمەترس یعنی ئەم ڕێکەوتنە هیچ بنەمایەکی سیاسی نییە پێت وایە کە ڕێکەوتنێکە لە زیندان و لە ژێر فشاردا کراوە من پێم وایە ئەم ڕێکەوتنە ڕێکەوتنێکی ناچاریە بە خوێندنەوەی خۆم ڕێکەوتنێکی ناچاریە کە کەسی بەرامبەر ناچار کراوە بەم جۆرە بێتە ئەوەی کا ڕێکەوتم کا لەگەڵ لایەنێکا کە تا دوێنێ بوو دژایەتیە کرد قسەی پێوتم بە گەندەڵ بەردز بە دز و بەچەتە ناوی ئەبردن کە ئەمانە پەڵی ڕەشن بە لە ناو کوردستانە هەن و ئەبێ لە ناو ببرێن نەمێنن سەرکردەی سیاسی کە نوێنەری هاوڵاتیان بێ خەڵک دەنگی پێدا بێ لە ژێر شاردا دەنگی دەنگدەرانی بفرۆشێ برانی یەکێتی نیشتیمانیش ئەبێ خوێنەوەیەک بۆ پاشخانی سیاسی خۆیان بکەن و خوێنەوەیەکیش بۆ واقعی سیاسی هەرێمی کوردستان بکەن بەبێ پارتی دیموکراتی کوردستان کە هەمیشە هێزی یەکەم بووە پارتی دیموکراتی کوردستانیش باسی لەوە کردووە کە بەبێ یەکێتی نیشتیمانی کوردستان ڕێڕەوی حکومڕانی لە هەرێمی کوردستان ناڕوات بەڕێوە. باشە چراخان پرسیاری ئەوم کرد پێم وایە بێگوێت لە من نەبوو کە ئەکرێ سەرکردەی بزوتنەوەیە کە خەڵک دەنگی پێداوە خەڵکێکی زۆر متمانی خۆیان پێداوە لە ژێر گوشاری لایەنێکی دیکە یاخود بۆ بەرژەوەندی تایبەتی خۆی دەنگی دەنگدەرانی بفرۆشرێەوە بەڵێنەکانی بەرامبەر بە دەنگدەرانی جێبەجێ نەکات و پێچەوانەی هەڵسوکەوت و دروشمەکانی خۆی هەڵسوکەوت بکە؟ سنوور خانجان ئێمەش لە ڕابردووشە ئەوەمان بینیەوە ئۆپۆزیسیۆنی ترمان بینیەوە بێباک بۆ لە دەنگی دەنگدەرانی خۆی چونکە ئەمانە پێم وتون ئەمانە هێزی ئۆپۆزیسیۆن نین لە واقعدا هێزی ئۆپۆزیسیۆنین و هیچ مەرجێکی ئۆپۆزیسیۆن بوونیان تیانە و من پێم وایە کە دەڵێم لە ژێر فشارە ڕەنگە شتێک هەبێت ئەم کەسا یان ئەم سەرۆکی بزوتنەوەیە بۆ ئەوەی لێی دەرباز بێت ناچار بێ بەم ڕێکەوتنە کە بیکات لەگەڵ هێزی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستانە من بۆیە بەو ناچاری ئێبینم و بەسەبارەت بەوەی کە بەلایەوە ئاساییە دەنگی دەنگدەرانی زۆر ئاساییە من پێشتر ئاماژەم پێیان داوە کە هێزی حەقیقی ئۆپۆزیسیۆنمانە نییە ئەمانە 4 ساڵ جارێک سەودا و مامەڵە بە دەنگی هاوڵاتیانەوەکەن خەونی ڕەنگا و ڕەنگیان بۆ باز ئەکەن باسی کۆمەڵە شتێک ئەکەن کە بە 4 ساڵ نایەتە دی ناژبێ ئێستا حکومەتی هەرێمی کوردستان
سەرپێی خۆی کەوتووەوە ئەم حکوومەت یاریمی کوردستانە بەم هەموو گەلە کۆمێکی کە لە ئێستاە ئەم شێوازی حکومڕانی پێشکەش کردووە جوانترین نموزەجە. اینجا حیزبێکی ئۆپۆزیسیۆن بێت بەم شێوەی کە 4 ساڵ جارێک لە ڕێگەی ئەوەی کە زیاتر من بە هێزە ئۆپۆزیسیۆنەکان لەگەڵ ڕێزم بۆ هەر لایەنێک کە لە ماوەیەکدا قۆناغێکدا ئۆپۆزیسیۆن بووە پێیانەڵم ئۆپۆزیسیۆن نەبوون و تەنها هێزی بازرگانی بوون. کەواتە پێت وایە دەنگی دەنگدەرانی خۆشیان ئەفرۆشن؟ زۆر بەدڵنیایی چونکە محتەم نین و خەڵکی خۆشمانیان خوێندۆتەوە کە زۆر بە ئاسانی دەکەونە ژێر کاریگەری گوتارە پۆپۆلیستیەکانیانەوانێ و دەتوانن بەڵام ئەمە یەک زەربەیە بۆ کۆمەڵە هێزێک کە لە داهاتووە بیانەوێت ببنە ئۆپۆزیسیۆن ئەگەر ئۆپۆزیسیۆنی حەقیقیش بن خەڵکی کوردستان بە تەواوەتی متمانەی بە هێزی ئۆپۆزیسیۆن لە دەستداوە ئێمە نموزەجی هێزی ئۆپۆزیسیۆنمان زۆر بۆ لە ڕابردوودا لەوانە بزوتنەوەی گۆڕان بوو کەنەوەی نوێ ئەگەر بەراوردکەین بە ئۆپۆزیسیۆن لە ڕووی پێگە جەماوەرێکەیە نیوەی هێزی جەماوەری گۆڕانی نەبوو کە ئێستا بە تەواوەتی بزوتنەوەی گۆڕان لە ساحەی سیاسی هەرێمی کوردستان پاشەکشەی کردووە نەوەی نوێژ بە هەمان شێوە بێ و کورسیانەی کە هێنا بوجارێکی دیکە بەدەستی ناهێنێتەوە یاخود ئەو دەنگەی کە دەنگدەران پێیاندا بوجارێکی دیکە دەنگی پێنادەنەوە هەڵدەوەرێ بە دڵنیایی بە بێگومان بە هەمان شێوە دەبێت چارەنووسی ئەگەر خراپتریش نەبێت. زۆر سپاس دەکەم خاتوو چرا شەماڵ چاودێری سیاسی و مامۆستای زانکۆ لە سلێمانیەوە لەگەڵم بووی دەستخۆش.